شتێکی ئاسانتان لێ دەکەم لەوانەیە ئەوە بزانیتن پرسیارەکەم دەڵێ ئەو شتە چییە کە ئێسکەکەی لە دەرەوەیە و گۆشتەکەی لە ژوورەوەیە کەمەشە حەبسی هەموو بەرچی ئاژەڵ و مرۆڤ و ئەمە هەمومانە ئێسکمان لە ژوورەیە بەڵام گۆشتەکەمان لە دەرەیە بەڵام شتێک هەیە کە ئێسکەکەی لە دەرەیە و گۆشتەکەی لە ژوورەیە ئێسکەکەی لە دەرەیە گۆشتەکەی لە ژوورەیە ئەنیوە عەکسی پرسیاری بەشەریەتە شتێکی ئاسانکاری ئاسانکاری لە بۆ بکەم ئەتو شتە چی بڵێ؟ فکرم لە بۆ هیچ ناچی بگەم فکرم لە بۆ شتێکی وا ناچی بڵێم ئەو پرسیارە ئەخەرەوە حیواناتە خۆیان حیوانات چی سەر دڵنیان پێشترێ جێت لێ بووە چێ مەسەلەی سەر دڵنیایی و لە وڵات بخۆ نا چی سەر پشتەکەی ڕقە پێیان گوت چێ پێی گوت چێ پێچی گوت کۆپی ناکەینەوە هەدیەکەی لێ بەشکە لەگەرە من مادەم پێیان گوت سەرتی خۆچم پێشکەش ناکەن بەسەر هاتێکی خۆش لە کاتی دەوام توشتان بوو بیتر حتما بەسەر هاتی خۆشە هەیە لە پولیە و دەوام شتێکی ئەو دەردەمەی شتێکی وانە بڵێن بۆ فکرم بیتن دەست خۆش بیتن وەڵامەکە زۆر ڕاستە پێم خۆش بزانیت پیرۆزبی بێ خاوەنی 50,000